فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنەکانی دیکەی پەرلەمان پێشنیاز دەکەن یاسای پەرلەمان و کۆمیسیۆن هەموار بکرێتەوە بە شێوەیەک لەگەڵ سەردەمی ئێستادا بگونجێت. دوکاندارانی بازاری حەسیرەکە لە دژی بڕیاری چۆڵکردنی دوکانەکانیان گرزبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و یەکێتی و پەرلەمانتارانیشی پشتیوانی مافیا و کاسبکارانە دەکەن. بەڕێوەبەرایەتی ئاوی کەرکووک هۆشداری دەدات لە کەمبوونەوەی ڕێژەی ئاوی خواردنەوە لە بەرامبەریشدا بەڕێوەبەرایەتی سەرچاوەکان هەواڵەکە بە درۆ دەخاتەوە. سران عەبدوڵڵا ئەنجامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرنامەی پانۆرامای کورسات نوێ سرایگەیان بەشداریکردنی یەکێتی یان گۆڕانیان لایەنەکانی تر لە حکومڕانی هەرێم منەتێک نییە پارتی بە خەڵکی بکات بەڵکو بەشداریکردنێکە لەسەر بنەمای ئیستحقاقی هەڵبژاردن. وتیشی سەرۆکی حکوومەت کە لای پارتیە بە هەموو پێوەرەکان لێپرسراوی یەکەمە دەبێت لێپرسراوەتی هەڵبگرێت کەچی ناوێت بەرپرسیارەتی ئەنجامەکەی بگرێتە ئەستۆ. ڕاشەگەاند کاتێوە هەڵوەستە و ستۆپ بە پارتی بکرێت بۆیە کاتێوەیە بە پارتی بوترێت ناکرێت ئەم شێوازی حکومڕانیە بەم شێوەیە بەردەوام بێت و قبوڵیش ناکرێت نەک ڕێگە بۆ بدرێت هەرێم بکرێتە دوو زۆن وەکۆی پارتی حەزی پێدەکات و لایەنەکانی تر تۆمەتبار دەکات. ئەوەندامی مەکتەبی سیاسی یەکێتی دەژڵێت یەکێتی لا بەرپرسیارەتی ڕاناکات و هیچ کاتێک نەیوتوە لێپرسرایەتی لە بەشی خۆم هەڵناگرم بەڵام ئێمە دەڵێن ئەم شێوازی دارەدان و حکومڕانیە بەم شێوەیە بەردەوام نابێت. پارتی نەک تەنها لە هەرێم بەڵکو لە عێراقیش لە پرۆسەی سیاسیدا تەوافقی لایەنەکانی تێکدا و دەرگای حکوومەتی زۆرینەی بەڕووی لایەنە شیعەکان و سونیەکاندا کردوتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە کێشە و گرفتەکانی هاوڵاتیان و فەرمانبەرانی بە کێشەی خۆی زانیوە و لە هەوڵی چارەسەرکردنیدا بووە. سەرکردەکانیشی لە نێو خەڵکدا بوونەوە بە دۆداچوونیان کردو بۆ چارەسەرکردنی کێشەکانیان. بەڵام پارتی لە ڕێگەی پێنەدانی موچە و نەگەیاندنی خزمەتگوزاری سزای هاوڵاتیان دەدات و ڕۆژ لە دوای ڕۆژیش باروگوزەرانیان قورستر دەکات. دوای 8 ساڵ و نزیکەی 2 مانگ تا ئێستا دواکەوتنی موچە هەرکاتیە. ئەوە مەوقوع لە بەناوبانگەکەی ڕۆژنامەی هەولێرە کە سەردەمانێک بە پارەی پاشەکەوتکرا و نەدراوی موچەخۆرانی هەرێم تیژارێکی زۆری بێبەرهەمی لێ بڵاو کرایەوە کە نەک کەس پارەی پێنەدەدا بەڵکو بە خۆڕاییش کەس نەیدەخوێندەوە چونکە تەنها کاری چاندنی تۆی دووبەرەکی و هەواڵی دروستکرا و ناڕاست بوو. ڕەنگە بە قەولی برادران 8 ساڵ لەلایەن کەم بێت بۆیە نایەنەوێت گوزەرانی هاوڵاتیان چاک بکەن یاخود شارەزای ماتماتیکەکەیان کەم و کۆ و جاران و کاری دابەشیان بۆ دەکات. بۆیە تا ئێستا پێیان وایە دواکەوتن و پاکشەکەوتکردن کاتیە. یەکەتی 21 گۆڕان 12 نەوەی نوێ 8 ئەمە 32 کورسی 44 لە 32 کورسی. پارتی پێی وایە بە نەدانی موچە و سزادانی فەرمانبەران و خاننشینان سنووری سلێمانی و گەرمیان سزای یەکێتی دەدات. بێ ئاگایە لەوەی خۆمەڵانی خەڵکو و فەرمانبەران هێندەی دیکە ڕق ئەستورتر دەبن بەرامبەری وێنەکەی هێندەی دیکە بێزراوتر دەبێت لەلایەن. بەڵێ هاوڵاتیانی عەزیز خۆتان بەراورد بکەن سەرکردەکانی یەکێتی لە ئاست کەسی یەکەم شەو و ڕۆژ بێپشودان لە هەوڵی چارەسەرکردنی کێشە و قەیرانەکانی هەرێمن کەوەباڵی دروستکردنی لە ملی پارتی دیموکراتی کوردستان و سەرانی ئەو حیزبەدایە. ڕۆژێ قوبا تاڵەبانی وەک کەسی یەکەم یەکێتی لە حکوومەتی هەرێم بەدەیان ڕۆژ و سەدان سەعات لە کۆبوونەوەدایە تا بەغداد موچە و پشکی هەرێم ڕەوانە بکات. ڕۆژێک هەڤاڵ بافڵ زەلال تاڵەبانی وێڕای بەڕێوەبردننی حیزب و کاروبارە دیملۆماسی و سیاسەکانی بەبێ گوێدانەکات لە خزمەتی خوێندکاران و کاسبکاران و هاوڵاتیاندایە. لە بەغداوە لە گرمەی بەدەستێنانی ئیستحقاقی کورد و یەکێتی بەڵام دڵی لە لای خاننشینانە و بانگێشتی سەرۆکی بانکی ناوەندی دەکات و پێی دەڵێت ئەو دۆخە قبوڵ ناکەین. بەڵام ئەی ئەوان بە بەرچاوی هەمووانەوە غەدر لە سنووری سلێمانی دەکەن و ئاستەنگ و کێشەی بەردەوامی دەهێنە سەرڕێ. تەنانەت کادر و ئەندامانی خۆشیان نازانن لە کوێن و نایان بینن. ئەوە تا لە زاری فەرماندەیەکی ماندوونە ناسی خۆیان کە چەندین ساڵە خزمەتیان دەکات
بەڵام نایەنەوێت بیبینن. خورشید هەرکی فەرماندەی باڵای پارتی دیموکراتی کوردستان وازەینانی خۆی لەو حیزبە ڕاگەیاند و دەڵێت بڕیارمدا واز لە ڕیسەکانی پارتی دیموکراتی کوردستان بێنم چونکە ئەو حیزبە وەفای بۆ من نەبوو پڕ بووە لە نادادی و نەیان دەهێشت سەرکردەکان ببین و تەنها بۆمان هەبوو لە تەلەڤیزۆنەوە بیان بینین. لە کۆتاییدا ئەوەی ماوەتەوە بیڵێنەوەیە ئێستا دەزانن جیاوازی یەکێتی لەگەڵ ئەو لایەنەدا چییە؟ جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی ڕایدەگەێنێت سەردەمی هەڕەشە و پەنجەڕاوەشاندن کۆتایی هاتووە دەبێت کۆتایی با بڕیاردانی سیاسی چاکڕەوی حزبی بۆ ئایندەی گەلەکەمان پێێنرێت. ڕاشی دەگەێنێت دەزمموی ساڵانی ڕابردووش دەریخست کە لە هەموو ئەو پرسانی پارتیە ڕەشەی کردو بە چاکڕەوی بڕیاری داوە سەرنجام پەشیمان بۆتەوە. سەرۆکی پەرلەمانی کوردستان وەڵامی فراکسیۆنێکی پەرلەمان ئەداتەوە و دوای ئەوەی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا سەرۆکی پەرلەمانی کوردستانی بەلایەنداری بۆ حیزبەکەی دانا. لوقمان وەردی جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی دەڵێت هەموارکردنەوەی یاساکانی هەڵبژاردن و کۆمیسیۆن پێویستە و ئەمەش ڕاوبۆچوونی لایەنەکانی دیکەشە. پرسی هەڵبژاردن پرسێکە پەیوەندیدارە بە دیاریکردنی ئایندەی حکومڕانی هەرێمی کوردستان، پەیوەندیدارە بە ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان. بۆی ئەمە بەڕاستی پرسێکی زۆر هەستیارە. یاسایەکەیە ساڵانێکی زۆر ئەم یاسایە لە هەرێمی کوردستان کاری پێکرا یاسای هەڵبژاردن ئێستا لە هیچ وڵاتێکدا سیستەمی یەکبازنەی نەماوە. ئەم یاسای پڕ لە کەم و کوڕی ئێمە داوامان کردووە لە تەواوی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان بین لەسەر سیستەمی فرەبازنەیی بەیەکەوە گفتوگۆ بکەین یاساکە هەموارکەینەوە. هەر لە دەقەی یەکەمەوە فراکسیۆنی پارتی ئەم پرسیان ڕەڤز کردوێتەوە کە یاسای هەڵبژاردن هەموارکردن لەگەڵ یەکبازنەیدان. ئێمە 5 فراکسیۆنی پەرلەمانی کوردستان سیستەمی یەکبازنەی ڕەتەکەینەوە پێمان وایە زەمانەکەی بەسەر چووە وە بۆ دەستەبەرکردنی عەدالەت لە نێوان نوێنەرایەتی ڕاستەقینەی جوگرافی پارێزگاکان پێویستە هەرێمی کوردستان بکرێت چەند بازنەی هەڵبژاردن تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە و کۆمەڵێک ڕێ و شوێن هەیە بەتایبەت کورسی پێکاتەکان مامەڵەیەکی تەندروستی لەگەڵ بکرێت لەسەر ئەم بنەمای ئێمە پرۆژە یاسامان پێشکەش کردووە دەرگای گفتوگۆماندا نەخستەوە لەگەڵ پارتی و لەگەڵ تەواوی فراکسیۆنەکانی تر بۆی بگەینە نەتیجەیەک و هەموار یاسا. لوقمان وەردی وتیشی سەردەمی هەڕەشە بەسەر چووە و پێویستە بەلێک تێگەیشتن کارەکان بەڕێوە برێت. من پێم وایە خەڵکی کوردستان زۆر لەوە وشیاری ترە بەو پڕۆپاگەندانە باوەڕ بکات و پارتی ناتوانێت یەکێتی نیشتیمانی کوردستان تۆمەتبار بکە چونکە ئێمە داوای هەموار یاسای هەڵبژاردنەکەین هەموارێک کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە هەموارێک کە لە بەرژەوە خزمەتی دیموکراسیدایە هەموارێک کە ڕێگری ئەکات لە تەزویر و لە بەهەدەردانی خەڵک متمانە ئەجێڕێتەوە بۆ هاوڵاتی و بۆ دەنگدەران ئێمە لەسەرەوە پێداگری ئەەکەین ئەمەش مافی هاوڵاتیانە بۆیە تاکی دەکەین و ئەم پرسێکی نیشتیمانی ئەبێ بە سازان بێ و ئێمە نەمانوتوە ئیرادەی خۆمان فەرزەکەین بەڵام بێگومان ئیرادەی پارتیش لەم پرسیان قبول ناکەین فەرز بکرێ بەڵکو پێمان وایە ئەبێ ئیرادەی کۆی هێزە سیاسیەکان بەیەکەوە فەرز بکرێت. ئێمە ئومێدەوارین کە پارتی دیموکراتی کوردستان مامەڵەیەکی تەندروستتر لەگەڵم پرسە بکە و بێتە ژێرباری ئەوەی کەەوە هەمواری یاسای هەڵبژاردن بکرێت ئەمە ڕێگا ڕاستەکەیە بە پێچەوانەوە هەر هەڕەشەیە بکە هەر لێکەوتێکی بکرێت خۆی بەرپرسیارە. فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنەکانی دیکەی پەرلەمان پێش نیاز دەکەن یاساکانی پەرلەمان و کۆمیسیۆن هەموار بکرێتەوە و لەگەڵ سەردەمی ئێستادا گونجاو بێت. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر. هەر سەبارەت بە پرسی هەڵبژاردن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەریەکە لە سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و گۆڕان و نەوەی نوێ ڕایانگەیاند یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە دابەشی سەر 4 بازنە بکرێت. پرسی هەڵبژاردن و هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ڕایگەیاند یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و دابەشی سەر 4 بازنەش بکرێت. لە هەموو دنیا بەڕاستی یەک بازنەی بوونی نەماوە تەنها لە هەرێمی کوردستان نەبێت بۆ بەڕاستی خراپ بەکاری هێنراوە تەزویرێکی زۆر لەمە کراوە لەم قەزێدا بۆ نمونە لە دهۆک تەزویرێکی بێشمار دەکرێت دەنگێکی کەی لە گەرمیان و لە هەڵەبجە و لە سلێمانی لە ڕانی پێدەبردرێت. بەڕاستی ئێمە دەمانێت بکرێتە 4 بازنە ئەمە بەڕاستی یانی واتە هۆکارەکەی ئەوەیە کە ئەندازەیەکی باش ڕێگری لەو تەزویرێ دەکرێت کە تەزویرێکی زۆر بکرێت و بە دەنگێکی زۆری شارێک خەڵکشکی پێسەر بخرێت ئێمە لەگەڵ ئەوە نین
لەگەڵ ئەوەی کە ئێمە تۆماری دەنگدەران کاکە دەزانن بە پێی داتاکانی خۆیان تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراق زیاتر لە 400,000 دەنگی فەرقا خۆ ئەمە بەو شێوەیە هەڵبژاردن بکەین خەڵک پێی خۆش بەم شێوەیە هەڵبژاردن بکەین ئەم هەموو ساختەکاری ئامادە کرابێ بێزگە لەوەی دیکەش تەبان ئێمە لەگەڵ ئەوەی تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە تۆماری دەنگدەرانی لەگەڵ ئەوەی کە پێکهاتەکان کاکەمە لەگەڵ پێکهاتەکان هەبێ چێە ئەوە دەڵێ ئێمە دژی پێکهاتە و بەیەکەوە ژیانین دەمانێت پێکهاتەکان یەک نوێنەی ڕاستەقینی خۆیان هەڵبژێرن فعلا نوێنەرایەتیان کە دەران نەک نوێنەری حزبێکی کە بکە دوو با تۆماری دەنگدەری سەر بەخۆی خۆیانیان هەبێ با خۆیان دەنگ بە نوێنەرەکانی خۆیان بدەن کاک پێکهاتەیەک بوو مەسەلەن لە چۆمان دەنگ بێنێ بە دەنجی چۆمان بێ کە یەک مەسەلە مەسیحی لە چۆمان نەبێ بۆ وابێن کاکە فراکسیۆنەکانی دیکەی پەرلەمانیش هەمان ڕاوبۆچوونیان هەبوو سەبارەت بە هەموارکردنەوەی یاساکە پێشنیازێکی یاساییمان داوەتە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان لە ساڵی 2021 لەم پێشنیازە یاسایی ئێمەدا داوامان کردووە هەمواری یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێت یەکێک لە خاڵە جەوهەرەکانی دابەشکردنی جوغرافیای هەرێمی کوردستان بۆ 4 بازنەی هەڵبژاردن لەسەر 4 پارێزگای هەرێمی کوردستان داوامان کردووە جۆری لیستەکە لیستێکی داخراو بێ بۆ ئەوی پەرلەمانی تۆکمە و جۆری بێتە پەرلەمانی کوردستان لە هەموو پسپۆڕە جیاوازەکان بێتە پەرلەمانی کوردستان داوامان کردو تۆمارێکی دەنگدەرانی پاکراو هەبێت کە بتوانین پشتی پێ ببەستین بۆ ئەوەی ئیتر بانگەوازی ئەوەمان نەبێت کە ساختەکاریەکرێ لە هەڵبژاردنەکانە پێویستە دەستەیەکی نوێ کۆمیسیۆن لە خەڵکی سربەخۆ بێلایەن پێک بهێنرێەوە لەگەڵ ئەوەین کە هەمواری یاسای هەڵبژاردن بکرێتەوە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمان و کۆمیسیۆن گەیاندنی نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیانە بۆ پەرلەمانی کوردستان قارەمان قادر کەناڵی کەرکووک هەولێر سەبارەت بە هەڵبژارنەکەی پەرلەمانی کوردستان و هەروەها هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕاستەخۆ لە کۆی بەڕێز عەباس فەتاح ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵمە بێت کاک عەباس شەو باش بەشێکی زۆری لایەنەکان بۆچی ڕای جیاوازیان هەیە لەسەر هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن بە جۆرێک کە گۆڕانەوەی نوێ یەکێتی و یەکگرتو هەتا دوایی بەیەکەوەڵێن کەوا پێویستە یاساکان هەموار بکرێتەوە بەڵام پارتی ئەڵێت سیاساکە نابێت هەموار بکرێتەوە هۆکارەکەی چی ئەم ڕای جیاوازانە بەناوی خوای گەورە سڵاو لە ئێوە لە خەڵکی کوردستان بەداخەوە یعنی هەموو جار پێشەر قۆناغی هەڵبژاردن خەڵکی کوردستان زۆرمانی دەکرێت یان بە کێشەی یاسای سەرۆکایەتی هەرێم یان بە یاسای هەڵبژاردن کە هەموو جارەکانش ئەوە لە بەرچاوی هەموو خەڵکی کوردستانە نەکووەکو ئەوەی کە من بیرێم وەکو یەکێتێک بیڵێم بەڵکو هەموو خەڵکی کوردستان دەزانێت هەموو جارە پارتی بەتەنها بە هاوکاری چەند خەڵکێک لە پێکهاتەکان کە بەداخەوەمانە نوێنەری پێکهاتە ڕاستەقینەکانی خەڵکی کوردستان نینە دێ ئەم بارودۆخە لە هەرێمی کوردستان دروست دەکات بۆ ئەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆی نەکرێ بەڵام ئۆبارەکەی بەهاوێتە ئەستۆی لایەنەکانی بەرامبەر ئێستا کە ڕێیەک دروست بووە لە هەموو لایەنە سیاسیەکان ئەم ڕێیە لە مێژە لە پەرلەمانی کوردستان باز دەکرێەوە نەبێ ئێستا باسکرێەوە پرۆژە هەبووە پێشتریش کە لە باسی ئەم بیرروڕایە کراوە و کۆمیسیۆنیش ماوەی 2 ساڵە ماوەکەی بەسەر چووە قەت پارتی نهاتووە پرۆژەیەک پێشکەشکا بۆ مەسائلی کۆمیسیۆن کە کارا بکرێتەوە بۆی هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێ هاتوون لەگەر عینی ئەم کاتەی کە کۆمیسیۆن دەرێ من پێویستم بە 6 مانگە و سەرۆکایەتی هەرێم نووسراوێک دەکات دەرێ لەم ماوەی هەڵبژاردن بکەن هاتوو ئەم گیر و گرفتە خراوەتە ئەم چەند ڕۆژەوە بۆی کە ئەم دۆخەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان ئەوەی دەیبینن وە لە بەرچاوتانە لە خەڵکی کوردستان بە کۆی گشتی یانی هەموو لایەنە سیاسیەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان نەوەی نوێ کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و لەسەر بەخۆکان هەموو ئەمانە داواکاریەکیان هەیە کە پێیان وایە بۆ ئەم دۆخەی ئێستا هەرێمی کوردستان گونجاوترین شێوەی هەڵبژاردن و سیستەمی هەڵبژاردن ئەوەیە کە هەر پارێزگایەک بتوانێت نوێنەری ڕاستەقینەی خۆی هەڵبژێرێت ئەمە پێم وانێ نەجیز دایانێک بێ نە لە بەژەوەندی تایبەتی هیزدایەک بێ ئەمە ضرورەتی کات و پێویستیەکانی کاتە بەڕاستی بۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان من لەوە تێناگەم ئەگەر بیانوێک نەبێ بۆ دواخستنی هەڵبژاردن و ئەنجام نەدانی هەڵبژاردن بۆ ینی من نادەنە بەرەوەی بە سیستەمەکە بۆی هەموو لایەکمان بیر و ڕایەکە زیاتر یاسایەکی
دەوڵەمەند و باشتر گونجاوتر لەگەر بارودۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان. بەڵام کاک عەباس ئەمڕۆ پەرلەمانسارێکی پارتی دەڵێت ئێمە دەست پێشخەریەک مەخسۆتە بەردەم لایەنەکانی تر بۆ هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردن، بەڵام بەشێکی لایەنەکان ڕەتیان کردوتەوە. پارتی هیچ دەست پێشخەرێکی لەم شێوەی خستۆتە ڕوو، هیچ لایەنێکە بۆ ڕەتی کرد بێتەوە جگە لە خۆیان؟ من نازانم هیچ شتێکەوە نازانم چی گوتویان چی نەوتوە، بەڵام بەڕاستی دەست پێشخەرێکی نەکردوە. تەناوان دەنێن با کۆمسیۆن کارا بکەین و خێرا بە حساب سەرۆکاتێرم بڕیاری داوا هەڵبژاردن بکەین. لایەنەکان داواکاریەکیان ینی نایانەوێت هەڵبژاردن بەم سیستەمە خۆنە بکەن، دەیانەوێت بەم سیستەمە نوێی بکەن. ئەگەر پێیان وایە ئەمە ئەرقەنە دروستەکە و کاتی زۆر دەوێت، من پێیان دەرێمی هیچ کاتی ناوێت بە ئەمڕۆ موافقە بکەن بۆی گفتوگۆ لەسەر پرۆژێ بکەین. دەتوانن لە ماوەی هەفتەیەک ئەو پەڕی هەفتەیەک با 10 ڕۆژ بێ دەتوانین یاسای هەمواری یاسای هەڵبژاردنەکان ئامادە بکەین، دەری بکەین و بۆ سەرۆکایەتی هەرێمی ئاراستە بکەین و کۆمسیۆنیش کارا بکەینەوە بۆی دەست بە کارەکانی خۆی بکە ئەگە بیان و نەبێ. بەڵام من تێناگەم لەوەی کە پارتی بۆ جار بە زۆرینەیەکی دروستکرا و هەڕەشە لە بارودۆخی هەرێمی کوردستان دەکا. هەرێمی کوردستان لە بارودۆخێکی تەنگەژاوی، بێموچە، بێگوزەران، بێخزمەتگوزاری و کێشە لە بین کێشەی گیر و گرفتی دەوروبەر و ئەقلیم کەچی هاتووە لێرانە پێی وایە زۆرینە بەکاردێنێ بۆەوەی کە من پێم وایە ئەم هەڕەشانە کۆتایی پێهاتوە، سەردەمی بەسەر چووە و زۆر هەڕەشەی لەم بابەتەش کراوە، هەم لە عێراق هەم بۆ کاروباری ینی ئەم پێکاتانەی دروستکردنی. باشە کاک عەباس، سەبارەت بە یەکبازنەی یاخود فرەبازنەی کە یەکبازنەی پارتی دەوێت و فرەبازنەی لایەنەکانی تر دەیانەوێت، کامیان زیاتر دەتوانێت لە قازانجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت و هەروەها دروستتر بێت بۆ نوێنەرایەتی کردن؟ من مختصرێک ڕوونکردنەوە دەدەم ئەمە با خەڵکی کوردستان حاکم بێ، ینی بۆی کە من نەکبرێم ئەو ڕایی کە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان پێمان باشە ئەمە باشترە و ئەوەی کە پارتی باشە ئەوە خراپترە. دوو مەسەلەن بۆ نمونە ئێستا شارمان هەیە لە هەرێمی کوردستان، با من نەڕێم ئەم کەمتر یا زۆرتر لە ڕژمارەی دانیشتیانەوە 20 نوێنەری پەرلەمانی نییە، شارەکەی تر 37 نوێنەری پەرلەمانی هەیە، 36 نوێنەری پەرلەمانی هەیە. مەسەلەن ئەمە هاوسەنجێکی دروست کردووە لە بینی شارەکانی هەرێمی کوردستان. ئەگەر پێی بیکەی بە فرەبازنە هەم مەسەلەن من لە هەولێر خۆم هەڵەبژێرم، ینی خەڵکی مەسەلەن بۆ نمونە پێنجوێن بۆ زەروریەت نەبێ، مەسەلەن لەوانەیە من نەتوانم بە ئیش و کارەکانی خەڵکی پێنجوێنە ڕابکەم یان زاخۆیان ڕابگەم. دەکرێت بە هەولێر بتوانم نوێنەرایەتێکی ڕاستەقینەی سنووری پارێزگای هەولێر بکەی لە کۆی تەقەوە هەتا دەگەی حاجۆمەران و ناو شاری هەولێر. بڵاخوازیەکە ئەمەیە بە نوێنەرانی پارێزگای هەولێر نوێنەرەکانی خۆیان ئەگەر سی نوێنەریان پێدەبڕێت سی نوێنەرەکەی خۆی هەڵبژێرێ، ئەگە هەولێر سی نوێنەری پێدەبرێ خۆیان لە پارێزگای هەولێر سیەکە هەڵبژێرن وە سلێمانیش بە هەمان شێوە. بەڵام بۆ ئەم سووربوونە لەسەر چییە؟ ئایا ئەگەر لەسەر ئەمەیە بۆ ئەوەی لەسەر حسابی دەنجی پارێزگایەک بتوانی زۆرترین دەنگ لە وێنانە بە هەر جۆرێک بێنی بۆی دەنجی پارێزگایەکی تری پێ بخۆی و نوێنەرەکانیشی لێکەم بکەیوە، ئەمە نەعەدالەتی، ناهاوسەنجی، نادادپەروەری دروست دەکات. بۆیە ینی ئەمە بۆ هیچ حیزبێک ینی زود و زەرەری نییە، بەڵکو بۆ ینی دیاریکردنی نوێنەرایەتی ناوچەکان بە شێوەیەکی دادپەروەرانە سود و کەواتە کاکە باس بەڕێزت دەتەوێت بڵیت پارتی کە ئێستا زۆرینەیە لە پەرلەمان خاوەنی زۆرینەی کورسیەکانی پەرلەمانیشە، بۆی ئەوێت کە وایەسای هەڵبژارنەکان هەموار نەکرێتەوە و هەروەها بە تاکبازنەی یەکبازنەی بێت کورسیەکانی خۆی لە دەستەدا یاخود کورسیەکانی کەمەکاتەوە یان لە چێ ترسێت؟ وڵا بێگومان دیارە دەترسێ لە بابەتێک لەم بابەتانی کە جەنابەت باس کرد. من ناتوانم برێم کورسیەکانی کەم دەکا زیاد دەکا. ئەمە خەڵکی کوردستان دەتوانێت ئەم بڕیارە بۆ هەر حیزبێکی سیاسی بدەن کە ئایا دەنگتان پێ دەدەین یان دەنگتان پێ نادەین، ئایا ئەم کارانەی کردوتانە ڕابردوو چەند باشە یا چەند خراپە، یا چەند دەتوانی نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکەی و حکومڕانی خەڵکی کوردستان بکەی. ئەمە لە کاتی هەڵبژاردن نەتیجەکەی بۆ خەڵکی کوردستان و بۆ ئێوەی ڕاگەیان کاریش دەردەکەوێت. لەبەرەوە بەڵام وەکو هیچ حیزبێک وەک یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان وەک هەر حیزبێک لە حیزبەکانی تری کوردستان چوار باز نەبێ یان یەک باز نەبێ هیچ لە بابەتەکە ناگۆڕێت. تەنها ئەگەر ینی ئەم ئالۆزکردنی دۆخەکەی لەم کاتەیە من پێم وایە پارتی دەیەوێت هەڵبژاردن لە کاتی خۆی نەکرێ، بەڵام بیانۆکە بهاوێتە ئەستۆی لایەنەکانی تر. بەڵام لایەنەکانی تر دەیانەوێت هەڵبژاردن بە سیستەمێکی نوێ بکرێ و لە کاتی خۆشی دەتواندرێ ئەنجام بدرێ، بەڵام ئەمە ئەرقەنە دروست کرد.
باشە کاکە باس پارتی دەڵێت نە هەولێر بەغزایە و نە پەرلەمانی هەرێمی کوردستانیش پەرلەمانی عێراقە کەواتە لێرە پرسیارەکەوێ ئەم دۆخی کەوا ئێستا لە عێراق هەیە پارتی هۆکاری نەبێکێ هۆکارەکەیەتی کە ناوێت خۆی بشوبهێنێت بە عێراق بە بەغدا وەڵا پارتی لە جێم یەکەم و دووەمی شەڕەشەی ئەوەی دەکرد ئەوان لەگەر گەورەترین کوتلەکانی سونە و شیعە هەڕەشەیان کردو ئەوە نەتیجەی عێراقیش دروست بووە و ئێستاش پارتی زۆری نییە بۆی زۆر بەمە نا ئێستا زیاتر لە 53-4 کورسی دەیانوی هەموار کرێتەوە جەنابیشیان 45 کورسیان هەیە ئەگەر خۆیان بەم هێزە پێکاتانە کەمانە یانەوەتانی نوێنەرایەتی کرد و ئاشور و تورکمان و مەسیحی و ئەرمەنیەکان ناکەن یا ئەوەتانی ئەمانە دەبێت خۆیان بۆ خۆیان بەڕاستی لەسەر خۆیان بەجواب بێن هیچ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان هەتا ئێستا دژی پێکاتەکان نەبووە بەعکسەوە بە پێچەوانەوە هاوکار و پشتیوان بۆتن ئیتر ئێستا 45 کورسی پەرلەمانی کوردستان داوا دەکا بە یەک باز نەبێت بەڵام 50 و زیاتر لە 3 کورسی داوا دەکا بە برە باز نەبێت لەبەرەوە بە چه حەقێک زۆر نییە بەڵام ئەگەر دەیوێت زۆری نەکا جارێکی تر خستنی پەرلەمان و بۆ هەڕەشەکردن لەلایەنە سیاسیەکان و بۆ تێکدانی بارودۆخی هەرێمی کوردستان و جارێککە هەرێمی کوردستان بکاتەوە بە دوو ئیدارە و دەیەوێت جارێککە گیر و گرفت لە هەرێمی کوردستان دروست بکە بێ ئەم 11 کورسیە بەکاربێنێت و ئەوانیش بەبێ ئەوەی لەسەر مافی ڕەوای پێکهاتەکانی خۆیان نوێنەرایەتەکانی خۆیان بەجواب بێن بەکاربێنرێن ئەمە پێم وایە ئەمانە دەبنە شەریکی تێکدانی بارودۆخی هەرێمی کوردستان لەبەرەوە حەقە پیر لەوە ئەوانە بێلایەن بن لە بینی هەردوو لایەن بە دۆخەکە ئەمە دەکەوێتە ئەستۆی وانیشەوە بۆیە پارتی کام هەڕەشە لە خەڵکی کوردستان دەکا یعنی هەموو دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لەبەردەستی ویەک خزمەتگوزاریەکانی هەموو خەڵکی کوردستان ئەگەر پێیان وایە ئەمان خزمەتی خەڵک دەکەن و ئەو نەوتە ملکی بابیان ملکی خەڵکی کوردستانە ئەمە داهاتی خەڵکی کوردستانە هیچ داهاتێکی سەرخان و ژێرخانی ئەم وڵاتە ملکی بابی هیچ حزبێکی کوردستان نییە لەبەرەوە لە جیاتی ئەم قسانەی کە ئاژاوە و کێشە و گیری گرفت لە هەرێمی کوردستان دروست دەکا پێویستە ئەمانە هەموو بەلایان بدرێت لە پێناوی خزمەتکردن و ئارامبوونەوەی خەڵکی کوردستان باشە کاکە باس ئەگەر سەبارەت بە پاکردنەوەی تۆماری دەنگی قسە بکەین ئەکرێتکەوە تۆماری دەنگی پاک نەکرێتەوە لە کاتێکا بۆ نمونە لە هەڵبژارنەکانی ڕابردوودا کارتی بەیۆمەتری بۆ کەسانێک دەرکراوەکەوە هاوڵاتی هەرێمی کوردستان نەبوونەوە دەنگیشیان داوە وەی کە بابەتەکە دەرین هەمواری یاسای هەڵبژاردن بکرێت هەر ئەم بڕگەیە نییە کە بکرێتە 4 بازنە و ئیتر شەکە هەموو کۆتایی پێبێ باسیەوە دەکرێت هەموارە لە چەند بڕگە و بابەتێک چەند شتێک چارەسەر بکرێت یەک لەوانە کە دەکرێتە 4 بازنە بەڵام لیستی دەنگدەرانیش دارێش ئەوە دەیان ساڵە بەڕاستی لە هەرێمی کوردستان قسە لەسەر لیستی دەنگدەران دەکرێتەوە پاک بکرێتەوە ڕێک بخرێتەوە عێراق دوای ئێمە ئازاد کرا ئێستا کە زۆر لە لیستەی ئێمە پاکتر و ڕێکتر و بە تەنزیمتر هەڵبژاردن دەکا ئێستا کە جیاوازێکی زۆر زۆر لە بینی ئەم لیستە هەیە کە خەڵکی کوردستان دەنجی پێدا بۆ پەرلەمانی عێراق لەگە ئەم لیستەی کە دەنجی پێدرێت بۆ هەرێمی کوردستان لەبەرەوە یەک لە هەموارەکانەمێ دەبێ ئەم لیستەش پاک بکرێتەوە ناکرێت یعنی هەموو جارێ ئەم قسەیە دووبارە بکرێتەوە یان دەکرێت ئەم لیستە تەنسیق بکرێت لەگەر پەرلەمانی عێراق و شێوەی دەنگدان بە شێوەیەکی یعنی ئەم پاش 30 سال حکومڕانی نەتوانین سیستەمێکی بەڕاستی ئەلکترۆنی نظامی دابنین بۆی کە چیتر ئەمەندە هەڵبژاردنەکان ناشرین نەکرێن باوەی تەزویر دەکرێت بۆی دەستکاری دەکرێت بۆی ئەمە دەکرێت لەبەرەوە هەموارەکە زۆر بڕگە و بابەتی تر دەگرێتەوە و بۆ نوێنەرایەتیش یعنی مەسەلەن بۆ نمونە یعنی پێکاتەکان بۆ خەڵکی چۆمان دەنگ بداتە نوێنەری مەسیحی تورکمان لەوانەیە 4 کەسی لێ نەبێ بۆ مەسەلەن لە خەڵکی کۆیە مەسیحی لێیە بەڵام دەنگ بداتە نوێنەری تورکمان یان بۆ زێرەبانی ینی زێرەبانی دەنگ بداتە پێکاتێک خەڵکی خۆیان هەیە
پێکاتەی خۆیان هەیە با لە ناو تورکمانە بەڕێزەکان باشە کاکە باس ئەگەر زۆر بە کورتی باسیەوەم بۆ بکە ئەگەر بێت و جارێکی تر پارتی لەگەڵ کورد ڕێک نەکەوێتەوە لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەی بەغدا پێتان وایە کەوا چی ڕوو بدات ئەم بڕیارێک یاخود جارێکتر بڕیارێکی تاکڕەوی حزبی بدات دۆخێکی ناهەموار لە هەرێمی کوردستان جارێکی تر بەسەر هاوڵاتیانە ناشکێتەوە؟ وڵی من بەش بە حاڵی خۆم کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەی ئەمڕۆیان کۆنگرێکی باش نەبوو و ئەم جۆرە هەڕەشە و بڕۆشانە بەڕاستی نا بۆیان سەردەگرێت دا ئەو ڕۆژە ماوە و ئەمە لەوانەیە ئەم هەڕەشە و بڕۆشەیە کە لە هەندێک لایەن و کەسیان کردبێ کە کارێکی خراپیان کردوە قەت ئێمە گەشتی نیشتیمانی کوردستان لەگەر نەبوتین و کاتی خۆی کە ڕێگریان لە سەرۆکی زۆرینەیان بەکارهێنا بۆ سەرۆکی پەرلەمان ئێمە دەست بۆتین لەگەر نەبوتین و پشتیوانیان نەبوتین و جارێک کەش لەگەریان نەبوتینەوە بۆ پەرلەمان کە کارێکی خراپیان کرد و ئەگەر ڕێگریان و ئەگەر جارێککە زۆرینەیان بۆ دەرکردنی پەرلەمانتارێکی بەڕێز کاکسۆران کە هاوپیشەمان بوو لە پەرلەمان بۆ لەسەر بابەتێک دیسانەکە بەکاریان هێنا ئەم کاتە ژێمە لەگەر ئەم بابەتە نەبوتین پێمان وە بۆ دەکرێت وەکو هەموو ئەوانی تر ئێمە بۆ لەسەرە بکەین ناتوانن ئەم زۆرینەوە بە ئاسانی جارێککە لەگە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە نییەوە بە ئاسانی پارتی هەنجەی لێسەر ڕابۆشێرێ پێم وایە ئەمە کارێکی هەڵە دەکا بەڵام باجەکەی خەڵکی کوردستان دەیدا بۆی ئەمە بە هیچ شێوەیەک نە هەڕەشە لە کەس دەکەین نە قبوڵمان هەیە هەڕەشە بکرێت ویستەقەوە ناو دەستنێ بۆ خزمەتی خەڵکی کوردستان لە قوتانە. سپاس بۆ تۆ بەڕێز عەباس فەتاح هەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی. دوکاندارانی فەرش لە بازاری حەسیرەکە دژی بڕیاری چۆڵکردنی دوکانەکانیان گرز بوون و داوا لەلایەنە پەیوەندیدارەکان دەکەن کێشەکەیان بۆ چارەسەر بکەن. بۆ مەبەستە خاوەن دوکانەکان سەردانی لە پرسراوی مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردو بەڵێنیان پێدرا لە چوارچێوەی یاسا کار بۆ چارەسەرکردنی کێشەکەیان بکرێت. فەرش فرۆشەکانی بازاڕی حەسیرەکەن لە کەرکووک ماوەی چەند ڕۆژێکە هێزە ئەمنیەکان پێیان ڕاگەیاندوون نابێت چی دیکە دوکانەکانیان بکەنەوە. بەوتەی دوکانداران لەسەر سکاڵایەکی کۆمپانیای نەوتی باکوور بڕیاری چۆڵکردن و ڕوخاندنی دوکانەکانیان دراوە بۆیە گردبوونەتەوە و داوا دەکەن کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت. فەرمانی دەستگیرکردن بۆ هەر هەمووی دەرچۆ دوکانەکانی یەک بە دوکان بە دوکان بۆ ئەوەی شوێنەکە بڕمێنن. شوێنەکە ئێمە عقدمان هەبووە مەجموعەیەکمان سان لە وڵاتەکان کەپری هەبووە بۆ دوکانی ستاکە محافظ تەوزیع کردووە مەجموعەی ترمان دوای 2003 وەرمان گرۆ بە عقد ئیجار وەرمان کردووە تەسیم شەریکێنەوە کراوینەتەوە شەریکەمە دوای بەڵام شوێنەکە چۆڵکەن بیڕمێنین بەڵام ئەگەر شەریکێنەوەم شوێنەی پێویستە قەناعەتم نییە پێویستی پێ بێت ئەگەر پێویستی بێت ئێمە چۆڵێکین بەس بەڵام با کرێمان لێوەرگریە ئەم کێشەیەمان بۆ لەسەردادەن. نێزگەی 10 ساڵە لەم بازاڕێین ئێمە کەسابەت دەکەین بە کورد و عارەب و تورکمان میشمانتیایە هەموو مشتەرەکەین یعنی پیاوێکی فەقیرین یعنی ئێمە فەقیر کاسبکارە بە ئارەقی ناوچەوان خۆمان زەرەرمان بۆ کەس نییە داوامانیش لە کەس نەکردووە زەرەری پێ بگەین ئێستا ئەغڵب جار هجوومەکەنە سەرمان دوکانەکانمان پێهین دەکەن و بەم مانگی ڕەمەزانە ڕزقی چەنەها عایلەیان بڕیوە. با مەبەستی چارەسەرکردنی کێشەکەیان دوکانداران سەردانی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردو دەنجی خۆیان گەیاندا لێ پرسراوی مەڵبەند بڕیاردرا بەپێی یاسا هەوڵ بۆ چارەسەرکردنی کێشەکەیان بدرێت. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش دەڵێت پاڵپشتی کاسبکاران دەبین. ئێمە و وەک پەرلەمانکارانی شاری کەرکووک لەگەڵ مڵبەندی دوو لە سەرخەتین بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و سەردانی سەرجەم لایەنە پەیوەنددارەکانەکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە بە شێوەیەکی دەستوری ئەوەی کەوا لە یاسا و دەستورای ئێمە پشتگیری تەواویان دەکەین. ئەم کێشەیە ساڵانە لەم مانگە ڕووداتەوە کەوا کاتی ڕەمەزان و جەژنە ئەم کاسبکارانە لە کەسابەت دوورەخەن و ئەو کێشیانیان بۆ دروستەکەن بۆ ئێمە لە هەوڵی بەردەوامان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆ ئێستا بۆ داهاتوویش بە هەموو شێوە لەگەڵ خەڵکانی خۆمان ئەوە نزیکەی 130 کاسبکارەکەوە تەنیا ژیانیان لەسەر ئەو دوکانانەیە. فەرش فرۆشانی بازاڕی حەسیرەکە نزیکەی 130 دوکان لەخۆ دەگرێت. پێشتر زەویەکانی سەر بە وەقفی سونی شارەکە بووە
بەڵام دواتر دراوە بە کۆمپانیای نەوتی باکوور و ئێستاش دوای سکاڵایەکی ئەو کۆمپانیایە دوکاندارەکان فەرمانی گرتنیان بۆ دەرچووە و پێیان ڕاگەیاندون دەبێت ئەو شوێنە چۆڵ بکەن. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. بەشێکی زۆری هاوڵاتیانی شاری کەرکووک لە شەوانی ڕەمەزاندا ڕوودەکەنە بازار و شوێنە گشتیەکان بۆ مەبەستەش ئەمید کاوەغەری فەرماندەی پۆلیسی کەرکووک لە شەوانی ڕەمەزاندا سەردانی بازار و شوێنە گشتیەکان دەکات بۆ پاراستنی ئەمنیەت و سەرماڵی هاوڵاتیان. ڕاستەوخۆ پامنێرمان شاڵاو عومەر لە یەکێک لە بازارەکانی شاری کەرکووکەوە لەگەڵمە بێت. شاڵاو ئەم کاتت باش. شاڵاو ئەگەر گوێت لێمە باسی شەوانی ناو بازار و شوێنە گشتیەکانی شاری کەرکووکمان بۆ بکە. دالیا سڵاو، ئەم کاتەی تۆ بینەرانی کەناڵی کەرکووک باش. بەڵێ دیارە وەک خۆت ئاماژەت بۆ کرد شەوانی ڕەمەزان کافتریا و شوێنە گشتیەکان لە نێو شاری کەرکووک قەرەباڵغ دەبن. بەشێکی زۆر لە هاوڵاتیان لە دوای بەربانکردنەوە ڕوو لەو شوێنانە دەکەن. بەشێکی زۆریان بە سین و زەرف یاخود بە یاریە فۆلکلۆریەکان خەریک دەبن یاخود دۆست و برادەر بۆ خۆیان کۆ دەبنەوە باسی ڕۆژگار دەکەن. ئێستا ئەمید کاوە غەریب فەرماندەی پۆلیسی کەرکووک بۆ خۆی با شێوەیەکی مەیدانی ئەمڕۆ دیارە لە نێو بازارەکانی شاری کەرکووکدا بۆ خۆی سوڕاوەتەوە. ئێستا من لە بازاری شۆرجەم دیارە ئەو بەڕێزیان لێرە لە نێو خەڵکەکە ئامادەیە. کاکاوە سڵاوت لێبێ، ئەگەر بکرێت ئاماستان لە سەردانیکردنەکانی نێو شاری کەرکووک و هاوکات پەیامتان چییە بۆ هاوڵاتیان؟ سەرەتا ڕەمەزان و ڕۆژەکانی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێ. ئێمە دیارە شەوانەی ڕەمەزان پلانێکی ئەمنیمان هەیە بۆ ئەم شارە خۆشەویستەی کەرکووک کە خەمی من و خەمی هەموو لایەکە بۆی کە بتوانین ئەمن و ئاسایش بۆ هەموو هاوڵاتێک و تاکێکی ئەم شارە بەرجەستە بکەین. دیارە بینی کە هێزە ئەمنیەکان لە هەموو شوێنێک و لە هەموو گەڕەک و کوچەیەکی ئەم شارە بەڵاوێن پێکراوە بۆی کەوا بتوانین سەر و ماڵی هاوڵاتیان بپارێزن و هاوڵاتی ئازاد بێ، هاوڵاتی سەرفراز بێ لە هاتوچۆکردن و بۆ دەربڕینی خۆشیەکانی دوای فتارکردن. دیارە خەڵکی ئەم شارە دێتە سەرجادا و شوێنەکان یادەوەری شەوانی ڕەمەزان ئیتر هەریەکە بە شێوەیەک بەڕێیەکات و ئێمەش چاودێری هاوڵاتیان و چاودێری وەزی ئەمنی ئەم شارە لە دوور لە نزیکەوەکەین و هەموو هێزەکانشمان بەڵاوە پێکردووە پشکنی نەکەین لەسەر خەڵکی خراپ کە نەتوانێت وەزی ئەم شارە تێک بدات و شاری کەرکووکش یەکێکە لەو شارانەی کە ئێستاکە ئەتوانم بڵێم نمونەی کەمە ئەمن و ئاسایش لە هەموو شوێنێکی ئەم شارەدا بەرقەرار کراوە و پێویستیمان بە هاوکاری و چاودێریکردنی یەکەی ئاسایش و یەکەی هاوڵاتیان هەیە بۆی کەوامە بتوانین ئەم شارە بپارێزین. ئەوەی دەبینین مەقسەد بەڕێستان لە نێو بازارەکانن بۆ خۆتان لەگەڵ هاوڵاتیان دادەنیشن پێشوازی هاوڵاتیان لە ئێوە هاوکات پلانەکانتان چۆن ینی بەڕێوە دەبن لە شەوانی مانگی ڕەمەزان هاوڵاتیان کە بە ئازادانە و بێ هیچ سانسۆرێک بۆ خۆیان دێن شەوان بەسەر دەبن. دیارە کە جەنابتان هاتوون منتان بینیوە لەگەڵ ئەم هاوڵاتیانی کەوا ئێستاکە خۆشیەکانی ڕەمەزان شەوانی ڕەمەزان دەرەبڕن گوێبیستی داواکاریەکانیان بین هەڵە و گرفتەکان چییە بۆی کەوایم بتوانین پلانێکی بۆ دابنێن و چارەسەریان بکەین و ڕێگا ئەوان هاوڵاتیان لەگەڵ ئێمەدا خەمی ئەم شارە هەڵبگرین چونکە تەنها ئێمە ناتوانین بەرجەستەی ئەمن و ئاسایش بکەن ئەگەر ئەوانش خەمی ئێمەیان نەبێ بۆیکەوە خەڵکە خراپەکانمان بۆ دەست نیشانکەن ئەو خەڵکانی کەوایان نوێ وەزی ئەم شارە تێک بدەن و لەخوا بەزیاد بێ. من زۆر زۆر سپاسی هاوڵاتیانی ئەم شارەکەم کە ئێمە ژمارەیەکشمان هەیە 104 234 کە ژمارەی گەرمن هاوڵاتیان ئەتوانین دەڕێگای ئەم دوو ژمارەیەوە هەموو هێزانیەکان ئاگادارکردنەوە لە هەر شتێکی نامۆ کە لەم شارەدا ڕوەدان بۆ ئێمە پێش حەدەسەکە لە شوێنی جەریمەکە بین لە دوای حەدەسەکەش ئەگەر بوو بتوانین جەریمەکە کەش بکەین و ئەو کەسانێکەوە خەرەپاکاریەکەن ئێمە بتوانین دەستگیریان بکەین. کاکاوە ئەوەی دەبینین ئێوە بۆ خۆتان لە نێو خەڵکیدان هەماهەنگی خەڵک لەگەڵ ئێوەدا چۆنە؟ هاوکات پەیامی ئێوە چییە بۆ هاوڵاتیان بۆی کە شەوانە بێ هیچ ترسێک ڕوو لە شوێنە گشتیەکان بکەن؟ ئێمە نەکو شەوانی ڕەمەزان و هەموو ڕۆژەکانی تر هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو و هاوکاری هێزانیەکانەکەن بەڵام پێویستیمان بە باشتر هەیە چونکە ئەبێ هەمومان
لە یەک سەنگەرابین هەمووی هێزانیەکان و هاوڵاتیان بۆی کەەوە هاوڵاتی کە چووە ماڵێ بێخەم بێ لە دەرگاکەی کە سەر و ماڵی پارێزراوە. دەستخۆش زۆر سپاس بۆ حەمید کاوە غەریب فەرماندەی پۆلیسی کەرکووک سپاس بۆ تۆ. بەڵێ دالیا دیارە ئەمەی بۆ خۆت دەیبینی لێرە ئەگەر وێنەگرەکەم هاوکار بێت وێنەی ئەو هاوڵاتیانە بۆ تۆ بگوازێتەوە کە ئەم شەو لێرە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان ڕوویان لەم شوێنە کردووە بۆ ئەوەی شەوانی ڕەمەزانی خۆیان بە یاریە فۆلکلۆریەکان بەسەر ببەن. دیارە وەک دەزانین کە بەتایبەت سین و زەرف یەکێکە لەو یاریانەی کە زیاتر کەرکووک و پێکهاتەکانی کەرکووکی پێناسراوە کە هەمووان لێرە بۆ خۆیان هەم یاری دەکەن هەم دانیشتون بۆ ئەوەی بۆ خۆیان وتوێژ بکەن. بەڵێ کامنێر ماشاڵڵا عومەر سپاس لەگەڵم بیت. لەسەر کەمبوونەوەی ڕێژەی ئاو مشتومڕ دەکەوێتە ناوەند دوو فەرمانگەی شاری کەرکووک. بەڕێوەبەرایەتی ئاوی کەرکووک هۆشداری دەدات لە کەمبوونەوەی ڕێژەی ئاوی خواردنەوە. لە بەرامبەردا بەڕێوەبەرایەتی سەرچاو ئاویەکان هەواڵەکە بە درۆ دەخاتەوە. بەڕێوەبەرایەتی سەرچاو ئاویەکانی کەرکووک هەواڵێکی بەڕێوەبەرایەتی ئاو و ئاوەڕۆی شارەکە ڕەت دەکاتەوە سەبارەت بە کەمبوونەوەی ڕێژەی ئاوی خواردنەوە لە یەکێک لە کەناڵەکانی بەڕێوەبەرایەتی ئاوی کەرکووک. بەڕێوەبەرایەتی ئاوی کەرکووک لە ڕاگەیاندراوێکدا هۆشداریدا بۆ هاوڵاتیان لە کەمکردنەوەی ئاو و داوای کردبوو دەست بە ئاوەوە بگرن. لە ڕاگەیاندراوەکەدا هۆکاری کەمبوونەوەی ئاویش بۆ کەمبوونەوەی ئاو لە کەناڵەکانی سەرچاوە ئاویەکان دەگەڕێنێتەوە کە ناتوانێت وەک پێویست ئاو بۆ هەردوو پرۆژەی یەکگرتووی کەرکووک و پرۆژەی فەیلق دابین بکات. بەهۆیەوە نیوەی بزوێنەرەکان لە کار ڕاگیراون. لە بەرامبەریشدا ئەندازیار زەکی کەریم بەڕێوەبەری سەرچاوە ئاویەکانی کەرکووک لە ڕوونکردنەوەیەکدا دەڵێت هەموو ئەو هەواڵانە ناڕاستن کە باس لە کەمبوونەوەی ڕێژەی ئاوی خواردنەوە دەکرێت لە کەناڵی دینۆی بەڕێوەبەرایەتی ئاوی کەرکووک کە لە نووسراوەکەی بەڕێوەبەرایەتی ئاوی کەرکووک داهاتووە لە سەعات 2 دوای نیوەڕۆی ئەمڕۆوە دابەشکردنی ڕێژەی ئاوی خواردنەوە بەسەر گەڕەکەکانی شاری کەرکووکدا کەم دەکرێتەوە. بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاویەکانی کەرکووک ئاماژە بۆ ئەوەش دەکات هەموو ئەو هەواڵانە دوورن لە ڕاستیەوە و تەنها مەبەست لێی لە کەدارکردنی ناوی بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاویەکانی کەرکووکە. دەشڵێت ئەو هەواڵەی کە بڵاو بووەتەوە پەیوەندی بە کەناڵە ئاویەکانی ئاوی خواردنەوەوە نییە، بەڵکو باس لە وێستگەی ئاوی بڵاو دەکات کە لە ساڵی 1997ەوە پەچی کەوتووە و لە دەرەوەی پلانەکانی بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاویەکانی کەرکووکە. هەر لە ڕوونکردنەوەکەدا بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاویەکانی کەرکووک دووپاتی دەکاتەوە کە تیمێکی پسپۆری تایبەت بەخۆیان نردووە تا دەربارەی کەمبوونەوەی ڕێژەی ئاوی خواردنەوە زانیاریان پێ بدە، بەڵام دەرکەوتووە کە هیچ مەترسێک نییە لەسەر کەمبوونەوەی ڕێژەی ئاوی خواردنەوە لە شاری کەرکووک. لە کۆتاییشدا بەڕێوەبەرایەتی سەرچاوە ئاویەکانی کەرکووک داوا دەکات پێویستە بۆ هەر زانیاری و هەواڵێکی لەم جۆرە پشت بە داتا و زانیاری ورد بەسترێت نەک بە جۆرێک بێت کە هاوڵاتیان و دانیشتوانی شارەکەی پێ چەواشە بکرێت. ئەمڕۆ 31 ساڵ بەسەر بڕیاری ژمارە 688 و دروستکردنی ناوچەی دژەفڕین لە کوردستان تێدەپەڕێت. ڕۆژی 5 نیسانی ساڵ 1991 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەبارەی پرۆژە بڕیارێکی هاوبەشی بەریتانیا و فەڕەنسا و تورکیا کۆبۆ و بڕیاری ژمارە 688 بەسەر حکوومەتی و کاتی عێراقدا سەپاند و ناوچەی دژەفڕینی لە هێڵی 36 لە کوردستان دروست کرد. لەو کاتەدا ئەندامی ئەنجومەنی ئاسایش دەنگیان با پرۆژە بڕیارەکەدا و وڵاتانی یەمەن و زیمبابۆی و کوبا بەنەخێر دەنگیان بە پرۆژە بڕیارەکەدا و چین و هندستانیش بێلایەنیان هەڵبژارد. ئامانجی بڕیارەکە پاراستنی خەڵکی کوردستان بوو لە پەلاماری ڕژێمی بەعس و دوای کۆڕەوە ملیۆنێکی گەلی کورد هات کە ئەنجومەنی ئاسایش لە مادەی 2 بڕیارەکەدا جاوی لە حکوومەتی و کاتی عێراق کرد هێرش و پەلامارەکانی بۆ سەرگەلی کوڕ ڕابگرێت و دەرفەت بدات گفتوگویەکی کراوە بکرێت. بڕیاری 688 بە یەکەمین بڕیاری نێودەوڵەتی بۆ پشتیوانیکردن لە کورد و پاراستنی لا جینۆسایت لەلایەن حکوومەتی و کاتی عێراقەوە دادەنرێت. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.